گوندی گەرەوانە لە سنووری قەزای ڕەواندوز. دانیشتوانی گەرەوان سەرقاڵی ڕنینەوەی بەرهەمی ترێن لە نایابترین جۆری ترێ لە بازاڕەکان خواستی زۆری لەسرە لە بەرامبەردا ئەو نرخە نیە خاوەنەکانی دڵخۆش بکات. مەسروفی جۆتە 450,000 مەسروفە بەبڕین و بە جۆتەکەی لە پاییزاشدا وەختی بەرهەمەکە پێگا بەرهەمی خۆت ئەو پارەی ناکا کە ئەو مەسروفەی لێت کردی هەر ناینیتەوە هەنای لەوەی ساعیبڕەت زەرمەند دەبی لێ بێ زەوقەبی ئەوە ناکە پچی سارەچکە ببڕیتەوە بکات و خزمەت کات چونکە بەرهەمەکەی پارەی بەو شێوەی ناکا کە ئیسیفادەی هەبی لەبەر بەرهەمی دەرەچی چونکە بەرهەمی خۆمان بەو شێوەی پارەی ناکە لە بازاڕی حکومەتیش خەمخۆر نییە. هیچ گوندە لە کوردستان هەندی گەرەوەی ترێنیە ڕۆژانە بەعادە دەکەی 30 تەن بەس لە منتیقەی دۆراکۆیە ئەڕوا بەرەو هەولێری کۆی گشتی سارانە نزیکەی لەوانەیە 2000 تەنی لێبی زیاتر بەس سامانی تری بنە ئیشەکەیان بەس لە سەترێ ڕز و باغ و ئەوانە هیچ ئیشکەی نییە. بەرهەمی باغداری وەک زۆربەی بەرهەمە کشت و کاڵیەکانی تر ساڵانە ماندیبوون و زەحمەتێکی زۆری دەوێت لە کاتی پێگەیشتنی بەرهەمەکان نرخێکی وان ناکات قەرەبووی ئەو تێچوانەی بکاتەوە کە لەی سەرف کراوە. جیاوازی ئەو ناوچانە درەنگ وەختی ساڵ بەرهەمەکانیان پێدەگات لەو کاتەش دەرواز سنووریەکان لە بەردەم هاوردەکردنی بەرهەمی دەرەچی کراوەیە. ئەوە ترێکی ناوەخۆی خۆماریە ئەیبینە بازاڕی خەڵک زۆر ڕووی تێکە لەبەرەوەی ترێکی باشە ترێکی نایبە ترێ ڕەشمان هەیە ڕەشمیریمان هەیە سپیلچیمان هەیە تایفیمان هەیە پەسیرانەیمان هەیە ترێی بۆرەشمان هەیە ئەو ترێ ڕەشە ئێستا بازاری لە هەمویان باشتر لە هەمویان خەڵک ڕووی تێکە لەبەرەوەی خۆماریە هەموو ڕۆژی باری بارەکەم تەنەک و 900 تەنەک وەرسەتی تا 2 تەنان بار دەکەم لە هەولێرێن خەڵکی هەولێریان دەرەوە شاری هەولێرێ دێ بۆ کڕینی بە دوو تری جوانەگەڕێ نەک بەتامویان بەلەزت بیم ئێستا ئەمە داواکارن لە حکوومەتی هەرێمی کوردستان ئەگە بکرێ محمل لە دابین کا بۆ ئەوەی ئەو ترێم بۆ ساکاتۆم لەبەرەوەی سەرفیاتی نییە و پێمان ساغ نابێتەوە ترێکەمان گەلک زۆرە. ترێیەکێکە لەو بەرهەمانەی سوودی زۆری هەیە بۆ تەندروستی مرۆڤ بەپێی توێژینەوە زانستیەکان ترێ بەرگری لەش بەهێز دەکا و دژی نەخۆشیە درێژخایەنەکانە هاوکات بڕێکی زۆر پۆتاسیۆمی تێدایە یارمەتی دەرە بۆ کەمکردنەوەی پەستانی خوێن لەلایەکی تریش بوونی ڕیشاڵی زۆر لە ترێ یارمەتی زوو هەرسکردنی خواردن دەدات. ئیسماعیل عوسمان، کورسات نیوز، گوندی گەرەوانی قەزای ڕەواندوز.